قرآن الكريم أمر جبوك لا تيأسوا من روح الله إنه لا يأس من روح الله القوم الكافرون. يأس بأميدي كفرة أميدي إيمانة بلان بأميدي كفرة كواتا إيمان أبي هميشه وكو إيمان دار هميشه برو أميد هنا أبدا هميشه درمان پربيلا أميد وهيوا ما مستای زانا و لهاتو تو بتنیشت بانگو قامت و نوێژەوە چەکی خەمی میلەتێکت کردە شانت بەدیار گڕی کزی حجرەکانی وڵاتەوە داستانت دەنووسیەوە و چامەی هیوات لەبەردەکرد تۆ کە لە دەرسی مزگەوتە پێت دەوتین زانا دەشێ پێشەنگ و ڕێنوێنی خەڵک بێ بۆیە خۆشت جامانەی شکۆت لێبەست و گوند بە گوندی ئەم وڵاتت پڕ کرد لە سەدای جیهاد و لە بۆنی میسکی تێکۆشان بە هەردەیەکدا ڕۆیشتبی چ لە ڕەیحانەی خەندەیەک لە میحرابی مزگەوتەکەیدا جێماوە لە هەرجەیەک گوزەرت کرد وانەی سەبرت تیاوتەوە و هەوری نائومێدیت لادا مامۆستا محەممەدی ڕازی زانایەکی پێشەنگ و پێشمەرگەیەکی بێڕاست. محەممەد عەبدوڵڵا محەممەد خان ناسرا و بە مامۆستا محەممەدی ڕازی لە 1959 لە قەزای پێنجوێن لەدایک بووە تاوەکو پۆلی سێمی ناوەندی خوێندبووە و لە ساڵی 1970ەوە خوێندنی ئاینی لە پێنجوێن دەست پێ کردووە دواتر بۆ خوێندن چووە تێران و لە گوندەکانی سەردۆش و بەرقەڵا و لای هەریەکە لە مامۆستان مەلاکەریم و مامۆستا محەممەد خوێندوویەتی لە ساڵی 1975 دەگەڕێتەوە کوردستان و دەچێتە هەڵەبجە و لەوێ لە مزگەوتی شافیعی لای مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز زانستە شەڕعیەکان دەخوێنێت. ئەمەی کە ئەیبینێرە پێنجوێنە ئەمەش ئەو شوێنەیەکە زیێدی لەدایکبوونی مامۆستای مەرحومەکە لە ساڵی 1950 لەدایک بۆ لەم شوێنەیە ئەم شوێنەی کە ئەیبینێ کە ئێستا هەمووی کەلاوەیە کاتی خۆی ئەمانە هەمووی بینا و ماڵ و شوێنی گەورە و شوێنی بەرز و فراوان و خانی دووقات و سێقات و ئەو شتانەی زۆر تیا بووە بەڵام ئێستا هەووی بۆ بە کەلاوە و جاری وایە شوێنەکان وهەن کە ناناسێت لەسەرێکەوە هەمووی ئاوا ڕووخاوە بەسەرێکە و بوومە لەرزە و باران و تۆپی زمانی شەڕی ئێران و عێراق و ئەمانە و دوای ئەویش کاکەم لێرە کە بە ڕەحمەت بیاخوا کە لەم شوێنەژیاوە بیرەوەری زۆر تاڵ و شیرینی هەیە لەگە کۆمەڵە ڕفیق و برادەری خۆیان کە کاتێ بڵێن هاتوونە دەرەوە بۆ هۆی بژێوی ژیانەوە بۆ کرێکاری و بۆ کۆمەڵە ئیشوکار بۆ دابینکردنی بژێوی ژیان لە فەقیر و هەژاریە ئیتر لەو کاتە تقریبا تاوەکو ساڵی 1976 لەگەڵ ئێمەیا بووە بەڵام دوایەوە ئەو ڕۆشتووە بەرەو بۆ خوێندنی فەقیەتی بووە دەوروبەری هەڵەبجە ئۆناوە لە ساڵی 1970 تاوەکو 1970 خزمەتی سەربازی تەواو دەکات دوای ڕاگوێزانی گوندەکانی دەوروبەری پێنجوێن ناوبراو ڕوو لە ئۆردوگای شانەدەری دەکات و لەوێ لە خزمەت مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیدا دەبێت و وەکو فەقێک تاوەکو ساڵی 1983 بە فەرمی لەلایەن شێخی بەرزنجیەوە لە مەراسیمێکی شکۆداردا مۆڵەتی مەلاتی وەردەگرێت و تاجی سپی مەلاتی دەخاتە سەر ساڵی 1983 ژیانی هاوسەرگیری پێکهێناوە لە ساڵی 1983 تاوەکو 1984 دەبێتە پێشنوێژ و وتارخوێن لە گوندی گردەنازی دەشتی شارە زور و لەوێ چەند فەقەیەک پێدەگەیەنێت کاتی مامۆستا خوێندنی تەواو کرد و تەشریفی بردە گردەنازی ئێمە بە هەمان شێوە چوونە گردەنازی و لە خزمەتی مامۆستای بەڕێزە ماوەی چەند ساڵێک لە خزمەتیا بین لە دەی 85 بەواسطی ئەوەی کەم ئێمە پەیوەند بین لەگەڵ ڕابوونی ئیسلامی و ئەو سەحوەی ئیسلامیە ئەوش لە ڕێگەی مامۆستای ڕازی و بە ڕەحمەت بیاخوا چونکە ئەو هەرچەند دەرزی عیلم و زانستەکەی پێ ئەوتین بە شەڕۆحەکەیشی فەرامۆش نەکرد بوو هەموو کاتێ ئەو فەقیانەی وا پەروەردە ئەکرد کە لە خزمەتی دین و دینداریا بن. جەنازەی ئێمە دەیەکی زۆر بوون لێ زیاد لە پشت 600 ماڵەوە بووین ئەوە کەسێکی وامان نەبووکەوە مامۆستایەکی کە ئەکادیمی و پێشکەوتوو بێ و شارەزایەکی وهای هەبێ لە وتاردان مامۆستا شێخ محەممەد هەزار ڕەحمەتی خوای لێ بێ
مامۆستا محەممەدی ڕازی بە نادی ئەو دەمە مامۆستا مەلا محەممەدی ڕازی ئەو دەمە فەقێ بوو لە مامۆستا شێخ محەممەد دەرس و دەوری هەبوو لە بجەمەعی شاندەری دوای مامۆستا محەممەدی ڕازی هاتە لای ئێمە وەکو مامۆستایەکە وتاری بۆ دای لە مزگەوتەکەمان تقریبا نزیکی ساڵێک فەقێ بوو لە خزمەت مامۆستا شێخ محەممەد بوو هاتوچێ ئێمەیەکە ڕۆژانی جومعە لە ساڵی هەشتا مامۆستا ساڵی 1985 لە ئەنجامی ستەمی باز نیشتیمان بەجێدەهێڵێت و ڕوو لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکات و دەبێتە فەرماندەیەکی چالاکی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و لاساتە وەختی دانانی بارەگای گشتی سەربازی لە بۆسکان لەلایەن فەرماندەی لەشکری قورئانەوە ڕادەسپێردرێت بە فەرماندەی هێزی خالید. بۆ یەکەمین جار لە دوای ئەوەی کە لەشکری قورئان دامەزرا بزوتەوەی پەیوەندی ئیسلامی یەکەمین مەقەڕ و بارەگای خۆی هێنایە ناو خاکی کوردستانی عێراقەوە کە بریتیە لە بۆسکان و ئیسێ ئەو شوێنەی کە یەکەمین بارەگای بزوتەوەی پەیوەندی ئیسلامی تیا دامەزراوە بریتیە لە منتەقەی بۆسکان ئیسێ ئەمە لەو شوێناین و لێرە وێنەی ئەو کاتە ئەخێنەوە بیر کە ئەو شوێنەی ئێستا من پیاە ئەگەرم ئەمە شوێنی مەقەڕەکەمان بوو و یەکەمین مقڕی سەرکردایەتی و مقڕی فەرماندەی و لەشکری بزوتەوەی پەیوەندی ئیسلامی لێرە بوو. ئەو بەهۆی سیاسەتی ناوخۆ بەهۆی کۆمەڵە سیاسەتی حیزبی بەعس و بەهۆی کۆمەڵە سیاسەتی ناو کوردستانی خۆمانەوە مامۆستا شوێنی ناڕەحەت بوو کە شوێنی ناڕەحەت بوو خەڵکیم ئاوایی کۆ کردو جومعە بوو خەڵکی ئاوایی کۆ کردو جیکاکە من وەزعەکەم ئاوایە و ناڕەحەتم و لە سێ و چوار لاوە ئینزار کراوم ئێوە ئەبێ ئیجازەی من بووە منە ڕۆم بۆ ئێران مامۆستای ڕازی خوا عافیکە یاخوایتر ئیجازەی وەرگ لە خەڵکی ئەواییەکی یان لەوانە بەندە بوو لەگەڵا لە خزمەتیا ڕۆیشتین هەتاوێکی دێگەوتە لەو لامانۆ پێڵێن کانی ئاسکان شەو لە دوای نوێژی مەغریب هەتا ناو گوندی کانی ئەسکان ئێمە لە خزمەتیا ڕۆیشتین بەردەمان کەچ بۆ ئێرە دواتر لە ساتەوەختی ڕاگەاندنی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستان یەکێک دەبێت لە دامەزرێنەرانی ئەو بزوتنەوەیە و وەکو فەرماندەی هێزی خالیدی کوڕی وەلید درێژە بە خەباتی پێشمەرگاتی دەدات. مامۆستا بەشدارێکی کارەی ڕاپەڕی نیازاری 1991 دەبێت و ڕۆڵی بەرچاو دەبینێت لە پاکردنەوەی ناوچە جیاوازەکانی کوردستان لە دەسەڵاتی باس و دواتر باوتار و وەعزدەوری باڵا دەبینێت لە هۆشیارکردنەوەی خەڵکی کوردستان و بانگێشکردنیان بۆ کاروانی ڕابوونی ئیسلامی وەک زەنا و بانگخوازێکی کاریگەر دەناسرێت لە ئاستە جیاوازەکانی ناوەندی و سیاسی و کۆمەڵاتی کوردستاندا. لە ساڵی 1995 لە ناوچەی خورماڵ نیشتەجێ دەبێت و دەبێتە ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان. مامۆستا جگەلەوەی خۆی فەرماندە و بەرپرس بووە. هاوکات براکانی و کەسوکاری نزیک لە خۆشی لەو مەیدانەدا دەوری مامۆستا چۆڵ ناکەن و چەکی پێشمەرگانیان لە شان کردووە تاوەکو ئەوەی برایەکی بەناوی ساڵح کە پێشمەرگە دەبێت لەگەڵ خۆیدا شەهید دەبێت. پاشان بەهۆی بارودۆخی سیاسی کوردستانەوە ماوەی چەند ساڵێک لە شاری هەڵەبجەی شەهید نیشتەجێ دەبێت. دوای ماوەیەک لە ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان ناوبراو چەند بەرپرسیارەتیەک وەردەگرێت وەکو بەرپرسی ماڵبەندی چەمچەماڵ و پاشان بەرپرسی گشتی دەستگای پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵ دەگرێتە ئەستۆ و تاوەکو ماوەیەک بەر لە نەخۆشیەکەی لەم پۆستەدا دەمێنێتەوە. مامۆستا خاوەنی 3 خێزانە، 5 کوڕ و 4 کچی هەیە و زۆربەی کوڕەکانی مامۆستای ئاینین و ڕێگەی باوکیان گرتووەتە بەر لە زانستی شەرعی و خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام. لە یادی خۆشەویستان و دۆستانی دێرینە دڵی ئینسان ئارامە بێ، بە تایبەتی لە یادی برای بەڕێز و خۆشەویست دۆستی قەدیمی و دێرین مامۆستا مەلا محەممەدی ڕازی خوای پەروەردگار پلە و پایی بەرز بکە لە بەهەشتی نەمریدا. سەرەتای ناسینی منەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 79 و 80 ئەو کاتە من لە قۆناغی 6 سەرەتایی بووم، ماڵمان لە سید سادق بوو، مەرحومی باوکم تازە هاتبووە بۆ شانەدەری مەدرسەی دادەنا
ڕۆژێک بینیم کە سێ فەقەی جوان و تازە پێگەیشت و مامۆستا مەلا محەممەدی ڕازی، مامۆستا مەلا عەبدوڕەحمان و مامۆستا مەلا کەریم، ئەمانە سێ فەقێ بوون، زیت و زرنگ و وریا و شەیدای فێربوونی زانستە ئیسلامیەکان هاتنە لای باوکم بە مەبەستی ئەوەی جێگەیان پێ بدا و ببنە بە فەقێ لە لای. ئیتر لەو کاتەوە من مامۆستای ڕازیم ناسیوە، قۆناغەکانی خوێندنی لای باوکم بڕیوە لە تقریبا نەتوانین بڵێن لە عەبدوڵایەزی و شەرعقاید و مختصر و جەمع الجامع و تەهزیب و فقه و ئوسوڵ و تەفسیر و ئەوەی کە زانست بێ و پێویست بێ و فەقەیەک بیخوێنێ لە ماوەیەکی قیاسیدا خوێندی. دوایی لە ساڵی 1983 بوو ئیجازەی عیلمی وەرگرت لای باوکم. مامۆستایانی زۆر لە ناوچەکە و لە سلێمانی و هەڵەبجە و شارەزور و پێنجوێن لە مەراسیمی ئیجازەکە کۆبوو بوونەوە، چونکە ماوەیەکی زۆر بوو مەراسیمی ئیجازەی عیلمی نەمابوو، خوێندنی فەقێیەتی بەسەر چوو بوو. بەڵام لەو مەراسیمەدا بەڕاستی جۆش و خرۆشێکی تازە دروست بوو. لە ئەنجامە مامۆستای ڕازی بوو بە مەلا، ئیجازەی وەرگرت. مامۆستا مەلا محەممەدەمینی کانیسانان دەرەجاتی عالی بێ مێزەری پێچا بەسەریە، باوکم ئیجازەنامەکەی خوێندەوە. مەرحومی مامۆستا مەلا عوسمان حزوری هەبوو، مەرحومی مامۆستا شێخ خالیدی موفتی حزوری هەبوو، مەجموعەیەکی زۆر لە مامۆستایانی دیار و بەرجەستی کوردستان بوو بە مەلای گردەنازێ. سەرەتا مەلای گوندی گردەنازێ لە نزیکی سەید سادق، هەر یەکەم جاریش کە بوو بە مەلا دەستی کرد بە دەرزوتنەوە و وەعز و ئیرشاد و ڕۆڵێکی باشی هەبوو. والصلاة والسلام على من صح بمقدم اعتلال الأديان وأضهم في بعثته صلاح الإنسان محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. العلماء باقون ما بقي الدهر، أجسامهم مفقودة آثارهم موجودة. بشكل اسخوشتانك من خوي قرب هداشناته بهم درفت فرصتيك بويبتان رقصان تاويك وإيم لي ربطوانين باسی پیاوێکی شۆڕژگەر، باسی پیاوێکی ئیسلام پەروەر، باسی پیاوە بکەین کە تەمەنێکی کەم و خزمەتێکی زۆر، باسی پیاوە بکەین کە یەکێک لە دامەزرێنن و مؤسسی شۆڕشی ئیسلامی دژ و زڵدی ظڵم و ستەم و ئەو کاتەی سەردەمی ڕژێمی باسی فاشل ئەمانش بۆچی بۆ وەرگرتنەوەی حەقەوە بۆ سەپاندنی حەق. ئەم باسانەش لەژێر ناونیشان تحت شعار العلماء باقون ما بقي الدهر وأجسامهم مفقودة آثارهم موجودة. علمايان و زانيان إسلام أواني تنها معلومات معلومات يعني لسر كلامي خوي فرقارو دستور ومنجي بيغمري خواه صلى الله عليه وسلم وانا كاتي كوفادكن بلي بجسم لنا ما نعنين بلان ببجيهشتني علم عرفانيا ببجيهشتني دعوة بانقوازيان بأخلاق وخلوق وسلوك وأسلوبيان وجوديان هي مردن بسر أمانة دانه موت تقي حياة لا فناء لها قد ما تقوم في ناس حياة ومردن إنساني متقي جيانو كومالكسانك إخواناس الدين دار وما مصاي أينيو زانای ئەینی لە پێش ئێمە مردن بەڵام باس و خواستیان ناو خەڵکی وەجودی هەیە. مەدەدا ناتوانم هەموو سیفەتەکانی باوکی مەرحومم باوکی بەڕێزم باس بکەم، بەڵام کۆمەڵی سیفەتی گرنگ کۆمەڵی سیفەتی ئەساسی و سەرەکی هەیە بۆ ئەم ڕۆژگارە بۆ ئەم واقع و زۆرفە بەتایبەتی بۆ ئێمەی مامۆسایان زۆر پێویست و گرنگ و مهم و زەڕورە کە جەختی لەسەر کوێن باسی بکەین. ئەویش ئەوەیە کە باوکی مەرحومم ئەو دین و عیبادەت و تاعات و خواناسی کە وەری گرتبوو کە فێری بوو کە بە تەطبیقاتی ئەنجامی ئەدا لە ژیانیە قەت بە هیچ ڕۆژگارێک لە هیچ کاتێکە قەت ئامادە نەبووە ملکەچی کا تەسلیمی دەسەڵاتداری ظالم و کەسانی غێرەدینی بکەن. ئەمە بەڕاستی گەورەترین سیفەتە، گەورەترین علامەتە بۆ وجودی ئیمان و بۆ وجودی ئیمانێکی تەواو و ثابت و ئیمانێکی ئەسڵی. چونکە ڕاستیە ئێمە دەبێ بزانین
کە پێغەمبەری خوا و سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو دینیان چەندە بە شێوەیەکی قورس و داڕەحەتی بۆ ئێمەیان هاوردە کردووە چونکە بەڕاستی پێغەمبەری خوا و سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خوێن ئەو دینیان بە ئێمە گەیاندووە بەڵام بەداخو ئەسەفێکی زۆرەوە لەم ڕۆژگارەدا دەبینین کۆمەڵگەکەسانی بە ناوی دینەوە هەڕاجی دەکەن ئەو سیفەتە ڕاستیە سیفەتێکی زۆر بەرجەستەیە سیفەتێکی زۆر جوانە سیفەتێکی زۆر ئیمانی و ئیسلامیە کە بە تایبەتی بەڕاستی بۆ ئەم ڕۆژگاربوومە بۆ مامۆسای ئاینی زۆر پێویست ئەو سیفەتی دابێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە دەبێ هەموو کاتی ئەخلاق وەکو ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ العلماء وأمناء الرسل ما لم يخالطوا السلطان فإذا خالطوهم فاحذروهم علماءکان زانایان ئەوانەی کە تەنها معلوماتیان لەسەر کەلامی خۆی پەروەردگار سوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانە ئەمینن ئەوانە بەڵگەن لەسەر پاراستنی دین بەڵام چ کاتێکەوە کە تێکەڵیان کە دەستیان تێکەڵ نەکرد لەگەڵ دەسەڵاتدارە بەڵام کاتێکەوە کە تێکەڵی دەسەڵاتدار بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ فاحذروهم حەذەریان لێ بکەن. ساڵی 1982 بوو واتە پێش 34 ساڵ پێشێستا بە خزمەتی مامۆستا ڕازی شاد بوو ئەو کاتە من پۆلی دوی سەرەتایی بووم بنەڕەتی لە ئۆردوگای شانەدەری یا لە شانەدەری خوارو ئەو کاتە مامۆستا مساعید بوو واتە فەقەیەکی کارایی بەرجەستەی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بوو لە مزگەوتی گەوری شانەدەری بیرمێ چەند مامۆستایەکە بوون لەو سەردەمەیە کە با پیرم حاج عەبدوڵڵای وێنە خوا لە هەمیان خۆش بێ تەکلیفی لەو مامۆستایانە کرد کە من بخاتە بەرخوێندنی ئاینی و من بە معنای کەلیمە با پیرم هەڵی ئەبژاردم و هانی ئەیام بۆی ببم بە مەلا بۆی ببم بە زانای ئاینی و یەکێ لەو تەکلیفانی کە بیرمێ تەکلیفی لە مامۆستا محەممەدی ڕازی کرد ئەو کاتە مامۆستا فەقەیەکی زۆر ڕوخسار جوان و سەردەمە سەردەمی بەعز بوو ڕیش مەمنوع بوو بەڵام بە ڕیشێک لەسەر سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پڕ و چڕ ئەو سەردەمە و بیرم دێ بە جوانترین شێوە سیمای فەقێ کە بینی بێتم یەکێ لەو فەقێ هەرە جوانانی کە سەرنجی ڕاکێشاوم مامۆستا محەممەدی ڕازی و مامۆستا محەممەدی عەبدوڵڵای مامۆستا عەبدوڵڵای زەینەب بوو کە بەیەک و ڕەفیق بوون ئەوان ئەیان خوێند مامۆستا دەرسی بە 4 فەقێ ئەوتەوە یەکێکیان مامۆستا کەریمی قەزەڵجە بوو کە ئێستا ئیمامە لە سلێمانی الحەمدولله یەکێکیان مامۆستا ئیبراهیم ناوێ بوو و مامۆستا محەممەدی کوڕی مامۆستا عەبدوڵڵای زەینەبیش ئەم 4 فەقێ لەوێ لای مامۆستا لەگەڵ مامۆستا ئیبراهیم ناوێ کە ئەو بیرم نەماوە لای مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی لە 1982 لە مزگەوتی شانەدەری پێیان ئاشنا بوو ئەو کاتە من مناڵ بووم با پیرم تەکلیفی لێ کرد کە دەرزی قورئان پێ بڵێت مامۆستاش لە جوزئی ئەمەوە مامۆستای ڕازی خوا لێی خۆش بێ دەستی پێ کرد بیرمێ ئەو کاتە من کاچوومە خزمەتی ئەوان لە حوجرەی مزگەوتی شانەدەری بوون هی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی خوا لێی خۆش بێ ئەو کاتە کتێبی حەواشیانە خوێن کتێبە قەدیمیە بە نرخەکانی حوجرە وەک ئیزهاری بورکەوی بە بیرم بێ وەکو مەلاجامی من نەم ئەزانی ئەو کتێبانە بخوێنمەوە لەبەرەوەی هەمی حەواشی بوو بە تەبعی کۆن بوو و پەڕە زەرد بوو بەڵام ئەوەی کە سەرنجی ڕاکێشام کاتێ لە دەرگای فەقێکانەمە یا دوای نوێژی عەسر ئەوان زۆر کات وەختی مطالعە و ئەوانەیان بوو مامۆستا کە دریاکەم خاڵیەکەت فەرمیوان لێ کردم پێی ئەوتم حەمەدیان هاتی تەشریفی ئەهێنا و هەڵ ئەستا لە هیوانی مزگەوتەکەیە ئەو چەند ساتە وەقتە لە سەرەتای جوزئی ئەمەی پێ ئەوتم خوای گەورە لێی خۆش بێ و هەروەکو فەزڵ کە بەبیرم بێ ئەو سەردەمە کە ئەو دوو مامۆستای کەش وەفاتیان کردووە مامۆستا قادری عەبدولقادری حافظ کە مەریوانی بوو بە نەژات و مامۆستا عەبدولقادری ئیسماعیلاوە مەلا قادری ئیسماعیلاوایان پێ و خەڵکی گوندی ئیسماعیلاوا بوو لە ڕۆژ ئاوای پێنجوێن و مامۆستا مەلا سەعید دەڵەڕۆ کە ئەویش بە تەمەن و پیرە ئێستا لە دێ لە دێکانی سەقس لە مەنتیقەی ساحب لەوێ ئیمامە ئەمانە زۆر خاوەنی فەزڵ بوون خوا لێیان خۆش بێ
مامۆستا ڕازی جەنابەت وەکو کە پێشتریش باس کرد قوتابی مامۆستا شێخ محەممەد بووی سەرەتای ناسینی بەڕێزت لەگەڵ مامۆستا شێخ محەممەد و تێکەڵبوونی وە بۆچی ئەوت هەڵبژار بێ بە مامۆستات چیت لای ئەو زانستەکانی شریعەت و ئیسلامت خوێن؟ بەڵێ من لە هەفتا و حەوت وازم لە خوێندن هێنا هەتا نزیکی هەشتا بەهۆی ئەوەی کە گیران بە عسکەر نەمخۆن بەڵام دوایی دەستم پێکردو ئەویش بە تەکلیفی مەجموعای خەڵک یەکێ لەو کەسانەی کە زۆر داوای لێکردم دەستکەمەوە بە خوێندن لەبەرەوەی قابلیت یەکەم تایە بخوێنم حاجی شەقاری کوڕی حاجی شەقا کە هەمەی پێنجۆنە کە ئیسێماوە خۆی گەورە سیحەت و سەلامەتی پێ عتا بکات ئەو لێم پارراوە تەکلیفی لێکردم کە مامەسایەکی پایبەرزی ئەوە هەیە لە منتیقەی شارە زور بە ناوی مامۆستا شاحۆم پێشتر لە بەرزنجا بۆ ئیسێ لەوەیە بچوو بۆ لای ئەو ئەگەر هەر عیلمەکانیش نەخوێن بەسەر لە مەجلیسەکە دانیشی فێری هەموو شێبی لە ڕاستیە ئەو هەڵمانەی ئەو وای لێکردم کە من بێم بۆ خزمەتی مامۆستا لەگەڵ چەند فەقەیە کابوون یەکمان گرت چون بە خزمەتی مامۆستا لە شانێری 4-5 نەفەر بووین کاک مەلا کەریمێکی نەرزەنەیی کاک مەلا عەبدوڕەحمانی کوڕی مامۆستا عەبدوڵای مەسۆیی و هەروەها کاک مەلا محەممەدی کوڕی مامۆستا عەبدوڵای هەر پێنجوێنی. مامۆستا محەممەدی ڕازی جیاواز لە هەر کارکتەرێکی دیکەی سیاسی و ئاینی تایبەتمەندی ڕەسەناتی ئیسلام و سیاسەتی شەرعی پێکەوە گرێدا بوو. ناوبرا و شارەزایەکی ورد و قاڵبووی نێو شەریعەتی ئیسلامی و ڕێساکانی خوداوەند بوو. ئەو هەنگاوانەی لە بواریکاری سیاسی و ڕێکخراوەیی و بانخوازیدا دەینا لا چوارچەوەی بیری ئیسلامەتی و کانیاوی زوڵاڵی شەریعەت هەڵی دەگۆزی. لە کڵاوڕۆژنەی زانست و بیرکردنەوە بەرینەکانیەوە نیگەران بوو لە ناکۆکی و جیاوازیان نابەرابەریەکانی نێوان بڕواداران بە خەمی یەکبوون و یەک هەڵوێستی و یەکگوتاری موسڵمانانەوە بوو. خواستی ئەوەی هەبوو کە دەبێ بەر بە دیاردەی ناکۆکی و تەفرەقە بگیرێت و زانایان ببنە ڕەمزی ئەم وەحدەتە. ئێمە وەکو زانایان وەکو داعی و بانخوازان وەکو نووسەر و مفەکر و ڕۆشنبیر و قەڵەم بەدەسان لە بەرامبەری ئەو جیلەی کە ئیمڕۆ ئێمە لەگەڵیان ئاژین مەسئول و بەرپرسیارین کە ئیمڕۆ ڕوبەڕووی کارەسەعیدێکی گەورە بووینەتەوە زۆر جێگەی ئەسەف و داخە کە موسڵمانان لە بەرامبەری یەکاوێسن وێساون لەسەر مەسەلەی تائیفی لەسەر مەسەلەی مەذهبی لەسەر مەسەلەی فیرەق خوێنی یەکتر حەڵالەکەن کە ئەوە کارەسەعیدێکی زۆر گەورە و گرانە لە بەرامبەر وەهاشتێکی ئاوای ئیمڕۆ هەموو مەسئول و بەرپرسیارین وەزیفەی سەرشانمان لە ئاسی ئەو پرسیانە بینە مەیدان ئەو خەڵکە مسلمانان بەرەو وەحدەتی سەف بەرەو یەکڕیزی و بەرەو برایەتی ئیمانی بگێڕین. نمونەیەکی زۆر جوان کە بە حەقەت جێی خۆیەتی باسی بکەم کە لەم ئاخرەی ژیان و حیاتی باوکی مەرحومە بینیم ئەوە بوو لەو کاتێکەوە کە نەخۆش بوو سەحەتی باش نەبوو مجموعەی مامۆستاوان هاتن سەردانیانکردی کە لەو مامۆستایانە لە ئەسنای دانیشتنەکە سوالی کرد لە باوکی مەرحومم وتی مامۆستا ئێمە بەلامانە سێر ئەلەم ڕۆژگارە کۆمەڵگەسانە دەبینین بە ناوی دینەوە بەڵام دواتر سەری لە جیهەتێکی غیرەدینی و دەرەچێ. باوکی مەرحومم جوابێکی زۆر جوانیان و زۆر مؤثیر بوو لەلام زۆر تەسیری تێکردم فەرمووی هەر کەسێ لە پێناوی خۆ هەر کەسێ بۆ خوا بژی ئابۆشیەوە فەرمووی سەری لای ڕەب العالەمین و دەرەچێت. بابەجان هێشتا لەسەڕێت چاوەڕێن چاوم کەوێتێت بابەجان هێشتا لەسەڕێت چاوەڕێن چاوم کەوێتێت گەرچی دەژانم بێسوودە بەڵام سوکنایی دڵم دێت گەرچی دەژانم بێسوودە بەڵام سوکنایی دڵم دێت بابەجان دڵنیا بەلێم ئیسلامەڕێم باڵێنم بێتێت بابەجان دڵنیا بەلێم ئیسلامەڕێم باڵێنم بێتێت سوورم لە سار ڕێبازوو بێ باکم لاوای مردن ڕێبێت سوورم لە سار ڕێبازوو بێ باکم لاوای مردن ڕێبێت. مامۆستای ڕازی هەمیشە جەختی لەوە دەکردەوە کە مامۆستانی ئاینی تەنها وەزیفە و کاریان بریتینیە لە پێشەواتی مزگەوت و ڕۆڵبینین لە بوارە فقهی و شەرعیەکاندا
بەڵکو و پێویستە ڕابەر و پێشەنگی جەماوەریش بن بۆ هۆشیارکردنەوە و بێداری و گەاندنیان بە مافی ڕەوای خۆیان. زانا یا بڵێن زانانی ئیسلام بەوە پێناسە ناکرێت کە خاوەنی مێزەرە و جبەیە بێ و دیار بێ لە ناو خەڵکا بەجی بۆ مێزەرە. دوو پێناسی گەورە هەیە بۆ زانای ئیسلام. یەکەم ڕابەرایەتی، دووهەم ڕێنمایەتی. کەواتە دوو ئیشی هەرە گەورەی زانایانی ئیسلام بە درێژایی مێژوو لە ناویان نازانانی گەلەکەمان گەلی کورد ئەوەیە کە زانایان هەم ڕابەرن و ئەبێ ڕابەر و ڕێبەر و پێشەوەی گەل بن و لە هەمان کاتا ڕێنمایشن. هەردوو ئەرکەکە و هەردوو پۆستەکە و هەردوو ئیشە هەرە گەورەکە کە ڕێنمایی و چاوساقی میلەتە بۆ سەر ڕێگەی ڕاستی وەشەقامی ئیسلام، ڕێگەیە کە سەعادەت و بەختیاری هەمیشەی و هەتاهەتایی ئادەمیزادی هاتیایە و چاوساقەکەی و ڕێنماییەکەی و پێشەنگەکەی تەنها لە ئەسۆی عالم و زانایانی دینایە. و دیسان کاتێک کە ئەمانە ڕێنمایی گەلەکەن بۆ سەر سەعادەت و بەختیاری هەتاهەتایی لە هەمان کاتا بێ ڕێبەریشیان بن، ڕابەرایەتیشیان کەن. کەواتە زانای ڕاستەقینەی ئیسلام ئەو کەسەیە کە هەم ڕێنمای گەلە و هەم ڕابەر و پێشەوەی گەلەکەیەتی. زۆربەی جار لە نێو زانانی ناوچەکانی پێنجوێن و هەڵەبجە و شارەزور و سلێمانیدا بەوە ناسراو بوو کە توانای کردنەوەی زۆر لە گرێکوێرەکانی هەیە کە مەقاسیدەکانی شەریعەت دەیخوازن بۆ پەرسە جیاوازەکانی کۆمەڵگە و ئیسلاحی کۆمەڵاتی، بۆیە بیری ورد و دووربینی و دەرچوون لە جۆزی تەسکی مەزهەبی و فراوانبینینی و دووری لە دەمارگیری بۆ زۆر پرس خەسڵەتی لێهاتووی و دانایی مامۆستای ڕازی بوون. ئەو دەسەڵاتێکی باڵای هەبوو لە ڕۆچوونە ناو بابەتە قوڵەکانی ئیرادەی مرۆڤ و مخەیر و مسەیر بوون، قودرەتی خوددا و بەسەندتەربوونی مرۆڤ و هەروەها ئازادیەکانی لەم نێوەندەدا. الإنسان حر ومخير وطليق. إنسان خوي لذاتي خويا آزادة ومخيرة، اختيار خواس آرزو بدس خويتي وطليقة رزقارة. لهمان كاتا لا شيء يحول بين الإنسان وبين أن يضمر شيئا في نفسه. إنسان خاوني إرادي خويتي، خاوني إراديك كم إرادة هيج شتيك لبيني أم إرادي إنسانا، لبيني أم إنسانا، ولبيني أو إرادي كلناخياتي إتناخكي عقلا نفسا روحا ضلا هشي هي مهم ناخيتي لدرونياتي هيش يغنيه كريغر بي كمانع بي كجبر بي لسر أو إرادة خواسي كلناخو دروني إنسانا هي. وإنسان تنهى كسيك وتنهى مخلوقك المخلوق الوحيد الذي يملك ناصية أحلامه بيدي. كواتا وكبلي بيشي سري خواسو أرزوكاني أم إنسانا بدس خويتي. كواتا منشأي كردارو، منشأي فعلو، منشأي كارو، منشأي همو أوشاني لخير وشركة دروسة بي لإرادو يتبايب. منشأي أمانة إراديش لناخي إنسان خويتي أم ناخا دسالاتي هيج كسيكي نجن نملق نشيطان هيج تكي بسرانيو. وكو خير رب العالمين شو انترافر بي إن عبادي ليس لك عليهم سلطان بندكاني من دسالاتي توي بسران شو نكي ترافر مي كالذي يتخبطه الشيطان. ما بس أن يكمن ما بس أويك نجن ونملك بالشيطان شو تو أنا ودسالاتي بسر أو إرادانية كلناخي إنسانية. ئاوکات لە باسا پڕجەدەل و فرە ڕەهەندەکانی قەزا و قەدەر و زیاد و کەمیان خاوەنی ڕای تایبەتی خۆی هەبوو. بێسڵەمینەوە گەوهەر و مرواری لە دەریای بێبنی ئیسلام دەدۆزیەوە. قەزا و قەدەر دووشن زۆرێ لە عولەمە پێیان وایە هەر یەک معنە ئەگەیەنێ، بەڵام لە ڕاستیە یەک معنە ناگەیەنێ، دوو معنای هەیە. معنای یەکەمیان بەنسبەتی قەدەرۆ بریتیە لە علم الله على مخلوقاته مستقبلا. علمي خوا مثل مخلوقات دراسكا وكان خويا لآيندا، وقضايش بريتيلا إيجاد الله شيئا يفعل شيئا حسب إرادته وعلمه، يا حسب تدبيره وعلمه. قدر بريتيلا علمي خوا بنسبة
ئایندەی مەخلوقاتی خۆی و قەزا بریتە لە ئیجادی شتێک هاتنە وجود و مەیدانی شتێک بە گوێرەی ئیرادە و ریخوا. مامۆسای ڕازی هوەری پێکەوە بەستنی ڕێاڵە جیاوازە کۆمەڵاتیەکانی دەزانی و سادەیی و بێفیزیەکەی لە بایەخی ئەم توانایی کەم نەدەکردەوە بەوە ناسرااو بوو هەمیشە خاکی بوو وەک ئەو قاتە خاکیەی کە لە بەریدا بوو خۆشەویست و سەخی تەبیعەت بوو جیاوازی نێوان برا و کەس و پێشمەرگەکانی دیکەی خۆی نەدەکرد نزیکەکانی و ئەوانەی ناسیویانە بۆ مەرگی مامۆستا زۆر بەپەرۆش بوون چونکە دەیانزانی مامۆستای ڕازی مرۆڤێکی بێڕاز و نیاز و بێتەماح و دوور بوو لەو هەڵپە دنیایانەی خەڵکیان دەگەاندە سەر کورسی و پلەی بەرپرسیارەتی. یەکێک لە هەرە سیفەتە چاک و پەسەندەکانی حاجی مامۆستا محەممەدی ڕازی خوای لێ خۆش بێ ئەوە بوو کە بە تەواضع بوو لەگەڵ خەڵکە زۆر بە نەرمونیان بوو زۆر لەسەر خۆ بوو زۆر چاک بوو بەدەم خەڵکەوە بوو بە تایبەتی زۆر بەدەم خزمانەوە بوو یارمەتی خەڵکی ئەدا یارمەتی خزمانی ئەدا ئەوەی لە توانای خۆیان بواە یارمەتی هەموو کەسەکانیدا بە پێی توانای خۆی ئەو مامۆستا بەڕێزە بەو هەموو عیلم و زانست و زانیارەوە قەت خۆی بەزل نەزانی لەگەڵ مناڵێکا مناڵ بوو لەگەڵ گەورەیەکا گەورە بوو لەگەڵ پیرێکا پیر بوو کەسایەتێکی زۆر تەوازون و جوانی هەبوو لەگەڵ خەڵکە بۆیە ناو خەڵکە زۆر خۆشەویست بوو زۆر محیبەت بوو یعنی سبحان الله ئەچووە هەج مەجلیسێکەوە کە مامۆستا قسەی ئەکرد ئەو هەموو خەڵکە گوێی بۆگرت بۆچی من ئەوەی لە ژیانی خۆیان ینی بەرگوێکەوت و گوێم لێ بیستوە تەنها یەکشت بووە حاجی مامۆستا سبحان الله شتەکانی بۆ خوا بوو ناخی دڵیا بوو کەنە ناخی دڵیا بوو لە دڵۆ دەریە بڵی خەڵکیش بە گوێ بە دڵ وەریەگرت زۆر بە جوانی ینی بچواتە هەج مەجلیسێکەوە بچواتە هەج کۆڕووکۆبوونەوەیەکەوە بچواتە هەر شوێنێک مامۆستای ڕازی ئیتر لەو مەجلیسا هەمووی گوێی بۆگرت چونکە خاڵیسەن مۆخلیسەن بۆ خوا ئەژیا لە پێناوی خوا ئەژیا کار و کردەوەکانی بۆ خوا بوو بۆیە زۆر جار ئامۆژگاریە کردی زۆر جار نەسیحەتێکردن ئەی کوڕەکانی خۆم کوڕە شیرینەکانم لەسەر دینی ئیسلام بژین لەسەر بەرنامەی ئیسلام بژین لەسەر منهەجی پێغەمبەری خوا بن عەلەیهی سەڵات وسەلام خۆتان بەزل مەزانن خۆتان فەرز مەکەن بەسەر خەڵکە لەگەڵ خەڵکە میهرەبان بن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سیفەتی میهرەبانی تیا بوو لەگەڵ کافر و بێباوەڕ و بێدین و ئەمانەشا میهرەبان بوو ئێوەش میهرەبان بوون بەڕاستی حاجی مامۆستای باوکم لەگەڵ گشتمانە میهرەبان بوو لەگەڵ هەر هەمومانە میهرەبان بوو لەگەڵ خێزانەکانیان میهرەبان بوو زۆر بە جوانی کە خاوەنی سێ خێزان بوو خاوەنی چەندی منداڵ بوو زۆر بە جوانی توانی ڕای بگرێت زۆر بە چاکی ڕای بگرێت بەهۆی چیوە بەهۆی ئەو تەواضع و خۆ بە کەمزانی کە هەیە بوو ئەو بۆ خوا سوڵحاوەی کە تایە بوو بەڕاستی ساڵی 1982 لە ڕێگەی کاک حاجی محەممەدی قەرداغی خی گەورە پایداری کە منی ناسان بە بزوتنەوەی پەیوەندی ئەو کاتە ینی ئەو سەردەما دواتر منی ناسان بە مامۆستا مەلا عەلی سەلاجە بە ڕەحمەت بێ یاخوا و دواتریش من زۆر لە هەوڵی ئەوە دابووم کە بچمە دەرەوە زۆرم حەز لە چەکداری بوو بەڕاستی بۆ ئەو ئیسلامە دواتر قەدەرەن وارڕێکە و من بە منطقی کار ڕۆیشتم لێ سەرکەوتو نەبووم گەڕامەوە دواتر هاتمە شارە زۆر لەوێ لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڵڵای قاریجۆ لێ ماوەیەکی زۆر لە خزمەتی بووم خوێندم دواتر لە خزمەتیەوە هاتینە با بڵین دیوی ئێران کە هاتینە ئەوەیت من بەڕاستی زۆر حەزم بە چەکداریە کرد هیوایەتم بۆ یەکێک لەو شتانەی کە ئیتر ئینسانە حەزی لێی بوو من ئەرزی مامۆستا عەبدوڵڵام کوت من ئەڕۆم بۆ چەکداریوتی هەر ئەڕۆی من پێم خۆشە بچیتە خزمەتی مامۆستا محەممەدی ڕازی مامۆستا محەممەدی ڕازی پیاوێکی چۆن بڵێ خوێنەوارە پیاوێکی بەڕاستی لێ هاتووە پیاوێکی سادەیە پیاوێکە ینی هەرچۆن من خۆم پێم خۆش بێ ینی ئاوایە بەڕاستی وتی جا لەبەر ئەوەی کە من حەزەکەم کە تۆ ڕازیم لە تۆ حەزەکەم پێش وەخت خۆم بچمە خزمەتی بیبینم دواتریش تۆ بچۆ بۆ لای و بچۆ خزمەتی جنابی مامۆستا محەممەدی ڕازی ئەو بوو کە من هاتم لە منطقەی سەر پاوەوە یەکسەر هاتم بۆکوێ ناونیشانیان پێدام بۆ ئەم برالەیە کە شلێر و ناوخوانی پێ ئەوترێ گوندی برالە ئێمە ئەو کات کە هاتینە ئێرە لێرە لە خزمەت جنابی مامۆستا محەممەدی ڕازی کە بۆ یەکەم جار بە خزمەتی گەیشتم بەڕاستی مامۆستا محەممەدی ڕازی من پێشتر لایانی کەم بینی بوو حیزبی کەم بینی بوو مەسئولەکانیان جۆرێ تەعامل لەگەڵ پێشمەرگا بوو بەڵام سەیرم کرد کە هاتمە ئێرە و جنابی مامۆستای ڕازیم بینی مامۆستا محەممەدی ڕازی یعنی تەعاملی ئەم پیاوە 100% پێشەوانی ئەوانەی تر بوو کە هەبوو بۆ نمونە کاتێ مەقەڕەکەمان دروست کرد من بۆ خۆم یەکێک بوون لەوانە خشتمانە بڕی جنابی مامۆستای ڕازی لەگەڵم خشتەکەمانە بڕی کە ئامر هێزەکەمان بۆ هێزی خالیدی کوڕی وەلید بوو یعنی ئەلێرە هەستاین بە دروستکردنی ئەو مەقەڕە نەسل نەسل ئەیلاوەکان توشانەوەی
يكاريا حسن حسن ليلى وكان وجانا ويكاريا واسوشي بختور أمرو لخوف داريا واسوشي بختور أمرو لخوف داريا أمرو لخوف داريا دكوت خوري أصلي سرطان أصلي زريني في الأمان دكوت خوري أصلي سرطان أصلي زريني في الأمان أمو تقرا هواردكان أمو تقرا هواردكان بمري بمري دشمني قال بمري بمري ومامۆسای ڕازی بەڕاستی ئەگەر ئێمە سەرەتاوتم چۆن باسی مامۆسای ڕازی بکەین ناتوانین باسی بکەین چونکە مامۆسای ڕازی لەگەڵ کاک سادق و ئەو برایانەکە لێرە خشتیان ئەبڕی خۆی دەستی لە ناو ئیشەکە بوو وەکو یعنی وەکو ئەو فەرمودەی پێغەمبەری خوا فەرمێ سەید القەومی خادیمهم بەڕاستی هەموو سەرکردەکان و هەموو برایان کە ئەو کاتە بەرپرس بوون وەکو برایەکی تر بێجیاوازی کار و ئیشی خۆیان ئەنجام ئەدا و خزمەتیان ئەکرد دیواریان ئەکرد چێشتیان لێ ئەنا حرەسیاتیان ئەکرد هەموو کارەکانیان ئەنجام ئەدا لەم شوێن و منتیقانە ئەو کاتە ئێمە هەموو ڕۆژێکیش دەرزمان هەبوو یعنی بێجیاواز دەرزی عیلمەکانمان هەبوو نەحومان هەبوو سەرفمان هەبوو من لە خزمەتی مامۆستا ئەو کاتێش عەقاید مەخوێن لە خزمەتی مامۆستا ئینجارە مختصرم هەر لە خزمەتی مامۆستا ئەخوێن لێرە لە لای مامۆسایانی تریش هەر دەرزمان ئەخوێند بەڵام برایانی تریش دەرزی عەقیدە و دەرزی قورئان و ئامۆژگاریەکانی تر بابەتە ڕۆحیەکان هیچ کاتێ لەم شوێن و جێگا و مقڕی ئەمە فرامۆژ نەکراوە بۆیە ئەو کات بە شاهیدی کۆمەڵی خەڵکە لەم سروور و منتیقا بوون ئێمە بەڕاستی یعنی لە کاتی دەرز و دەور و ئەو شتانە جوهدی زۆری ئەکرد مامۆسای ڕازی لەگەلمانە بۆیە خەڵکەکان ماوای لێ هاتوو پیانوتن یعنی فریشتە وەکو فریشتەوا بوون الحەمدولillah مامۆسای ڕازی کەسێکی زۆر سادە بوو یعنی خۆم بۆ خۆم بەڕاستی شەوان لە حرەساتە ئەچوم خەبەر مەکردەوە خوا شاهیدە خۆم هەڵمەسانم جەنای مامۆسای ڕازی سەر حرەساتە هەستە جەنابەت بۆ سەر حرەسات دەکەن یعنی ئەمە بۆ من ئەوەی ترە دڵی خۆش کردوم بۆ پێشمەرگایەتیم کە مەسئولی هێزێک پێشمەرگەی بچی هەڵی سێنێت یەکێکی تر لە هەرشتە مهمەکانی حاجی مامۆستا محەممەدی ڕازی کە لە ساڵەکانی هەشتاکان و وەنەوەکان بووە کە ژیاوەتیایە ئەو بۆ هەرچەندەکە ئەو خەریکی پێشمەرگایەتی و کاری پێشمەرگایەتی و زانست و زانیاریش بووە بەڵام هەر لەگەڵ خەڵکی شاباش بووە هەرچەندە ئەم خۆی کەسایەتێکی تایبەتی و چاک و باش و بەڕێزی هەبووە هەوڵی دنیای نەداوە بۆ دنیا نەبووە حەزی نەکردو سەروەت و سامانی دنیا کۆ بکاتەوە وەکو زۆربەی کەسەکانی تر کە لە پێناوی دنیا بەسەر ملی خەڵکییا ڕۆشتون خەڵکیان کوشتووە بۆ ئەوی خۆیان سەروەت و سامانی خۆی دەستکەوێ چەندین کەس هەبووە کە لە ژێر دەستی خۆیان بووە خۆی پەروەردەی کردووە دوایی زۆر لە پلەی مامۆستا بەرزتر بوو و شووەتە مەنسەبەوە بەڵام حاجی مامۆستای باوکم هیچ کاتێ پێی ناخۆش نەبووە پێی ناڕەحەت نەبووە چونکە دنیا لەلای ئەو گرنگیەکی نەبووە هیچ بەهایەکی نەبووە لەلای ئەو هیچ نرخێکی وای نەبووە کە هەوڵ و تێکۆشانێکی وای بۆ بدا چەندین جار لە چەندین شوێنەوە پارە و مەنسەبی زۆریان خستوەتە بەردەمی بۆ ئەوەی وەری بگرێت و ئەو پارە و سەروەت و سامانەی ببێت و لەناو ئەو حیزبا ببێت کە حیزمێکە کە دوورە لە بەرنامەی ئیسلام و منهەجی دینی ئیسلام بەڵام حاجی مامۆستای ڕازی ڕەدی کردوێتەوە پێی خۆش نەبووە وتیوەتی سوێن بەخوا حەز ناکەم بەو شێوازە بەو پارە خراپە و بەو پارە نالەبارە و بەو پارە حرامە بچمە خزمەتی پێغەمبەری خوا و ذاتی ئەڵڵا و لە خزمەتی ئەوانە بم و پرسیارە لێ بکەن کە تۆ ئەی مەلای زاین ئەی مەلای ئاینی چۆن ئەو پارە حرامە وەرەگرت لە کەسانێک کە زدایەتی بەرنامە و منهەجی پێغەمبەری خۆیان دەکرد عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لەو سیفەتە موهیمانەی کە هەوڵی نەداوە بۆ ئەوی دنیا و پارە و سەروەتی سامانی دەستکە کە خۆی بۆمان گێڕاوە و تیجارێکیان لە مەقەڕەکە بووین نەسریەیەکی زۆر هاو دابەشمان کرد بەسەر پێشمەرگەکانە بەشێکی زۆری لێمایەوە کە ئەو بەشە زۆرە وە پێشمەرگەکان وە کەسانی ترکیان مامۆستا هەڵی گرە بۆ خۆ تۆ محتاجی پێی تۆ پێویستی پێیەتی تۆ زیاتر ئەرکێ لە شانە وتی سوێن بەخوا هەڵی ناگرم یەک فلسی هەڵ ناگرم و یەک دینار و یەک تمەنی لی هەڵ ناگرم هەمووی دابەش کردەوە بەسەر پێشمەرگەکانە بەخشندە میهرەبانەکە
چەند شانازیت بە پۆشاک و جامەدانی و بەردووداری چیاوە کرد هەزار هێندە شانازی و شکۆی ئێمە بووی مامۆستایی پێشەنگی علم و مەلای منبەری مەعریفە زانای خاکی بێنیاز و ڕازی ماهی پڕتریفە تۆ بە هێندەی کەشکۆڵی ماندووی پێشمەرگە بێنیاز بووی تۆ جیاواز بووی تۆ وەک یاران بە تەنها ڕێگات تێی ئەکرد بۆ جگەرگۆشەکانی شت بوویتە ڕێنوێن بە شوێن دنیادا ڕات نەکرد بەردت کردە پێخەف و نوێن ڕاوی ژیانت نەکرد و بەسەر فەرشی سووری پۆستە ڕێگات نەبڕی هەر خەرمانەی مانگی علم و حجرە و میحراب و مزگەوت بووی تا شەپۆلی تەمەن ورد ورد بەرە و کەنار بچووبایە تۆ هەر وەک منارە بەرز بووی تۆ بە هێندەی گومەزی سەوزی دڵانی پڕ لە ئیمان بە ڕەونەق بووی هێندەی گەرد و تەپ و تۆزی ڕێگای جیهاد تا کۆتا هەناسەی تەمەن بە هەیبەت بووی مامۆستای ڕازی بەڕاستی پیاوێکی خوێنەوار بوو بە خیرەت بوو بەخشندە بوو لێبوردە بوو بەڕاستی یعنی مامۆستای ڕازی خوای گەورە بە هەرێکی پیا بوو کەسم نەبینە مامۆستای ڕازی یعنی کەس نێتوانی خۆشی نەوێت پیاوێکی ئەو نەخۆشەویست بوو بەڕاستی کە زۆر خوێنەوار بوو بەڕاستی زۆر پیاوێکی بەهیمەت بوو بەهیمەت یعنی ڕووخان لە زاتیان نەبوو پیاوێکی تەوێت سەخی بوو مامۆستای ڕازی نانی ئەم ڕێبای خەمی باینەوە بەڕاستی زۆر سەخی بوو مامۆستای ڕازی محەممەدی ڕازی بەڕاستی کۆمەڵێک مواسەفات و کۆمەڵک سیفاتی زۆر بەرزی هەبوو یەکێ لەو سێفەتە بەرزانە ئەو بوو پیاوێکی زۆر خوێندەوار و عالم و لە هەمان کاتیدا ئینسانێکی زۆر سادە و یعنی لەگەڵ بچووترین پێشمەرگەی خۆمان فەرقی نەدەکرا لە هیچ شتێکدا پیاوێکی سادە و خۆش ئینسانێکی خۆش بوو لەگەڵ پێشمەرگەکانە لە هەموو کاتێکە لەگەڵیاندا بوو صفاتێکی تری ئەم مامۆستا محەممەدی ڕازی ئەو ئینسانێکی زۆر بەغیرەت و بەڕاستی پیاوێکی شجاع و ئازا بوو و زۆر ئینسانێکی نەبەرد بوو بە حەیاتی سڵی لە هیچ شتێک نەدەکرد لە بەرامبەر دوژمن و لە چوونە خوارەوە بۆ ئەو بارەگانەی کە هەمان بوو لە قەرەداغ و لە شوێنەکانی مامۆستا محەممەدی ڕازی وەکو ئەهلی عیلم دایمەن خەریکی دەرزگوتنەوە بوو دەرسی بە ئەم برانی کە لێرە بوو لە هەر شوێنێک مامۆستا محەممەدی ڕازی هەبوایە کۆمەڵک لەو مامۆستا بەرەزانە مامۆستا ئەحمەد و مەلاکەریم و خەلکە مامۆستا مەلا ئەبوبەکر و کۆمەڵێکی تر هەموو ئەمانە بەڕاستی دەرسیان لەلا دەخوێن و خاڵێک تریش ئەوە بوو مامۆستا محەممەدی ڕازی لە کۆنگرەیەکە کە لا مامۆستا مەلا محمودی ئازادی کرا بە بەرپرسی عەسکەری مامۆستا محەممەدی ڕازی جێگیری بوو و بەڕاستی توانیمان هەر بەبوونی ئەوان کە بوون بە مەسئول عەسکەری و بە مامۆستا محەممەدی ڕازی کە جێگیری بوو یەکسەر توانیمان ئەو هێزانەمان لە مەنتیقانەوە زیاتر بەرین بۆ مەنتقەی قەرەداغ و گەرمیان و مەلەکان و مەنتقەی خۆشناوەتی و هەموو ئەو شوێنان ئەو کاتێک کە کاکەم ڕۆژە دەرەوە بۆ ئێران بۆ جیهاد و بەرخۆدان بۆ دژایەتی حکوومەتی بەعز هەر لەو سەرەتاوە کە ئێمەش لە خزمەتی ئافریقای بووین لە گەردەنازێ لە پاییزی 1985 ئەو ڕۆژە دەرەوە پەیوەندیکە بۆ ریزی بزودنەوەی ئەو کاتەوە کە مامۆستا هەموو بەسەرپەرشتی مامۆستا هەموو ئەو کاروانە جیهادیە دەستی پێکردی ئەعلانی جیهادیان بەرامبەر بە حکوومەتی بەعز کرد هەر لەو سەرەتاوە کە ئەو ڕۆژە دەرەوە ئەمەش بە مانگێک دوای ئەو لە پاییزی 1985 ئەمەش ئەو کاتە لەگەڵ فەقەیەکی ڕەفیقمان کە ناوی کاک مەلاخالی لەگەڵ ئەوە چوین بۆ ئێران و دوای ئەوش بە هەتاوەکو ئەو تا ئەسێش تا کاتی وەفادەکەیشی بەردەوامی هەر لە خزمەتی بووین لە دەرس و دەور و لە کۆمەڵ هێشتا و لە مەفرەزەکانە لە زۆربەی دابەزین و لە زۆربەی شەڕەکانە و لە زۆربەی لە کەرکووک و لە ئازم کۆپری لە شوێنانەیە کە زیاتر لەگەڵ لە خزمەتی بووین بەردەوام لێدا نەبراوین
ئەم مامۆسای ڕەحمەتی خوایەوە کەسایەتێک بوو بەڕاستی فەرقی پێشمەگەیەک و براکەی خۆی نەئاخذ پورزاکەی خۆی نەئاخذ ئامۆزاکەی خۆی لەگەڵ کەسی ترا فەرقی ناکرد جاری وە هەبوو فەزلی لەوانەیە زۆر جار ڕووی ئەدا کە فەزی پێشمەگەی ئەدا بەسەر یەکێ لە براکانی خۆیان لە کەسەکانی خۆیان لە جاری وە هەبوو حەقی ئەدا بە کەسێکی تر کە غەیری خزمی خۆی بەڵام لەوانە دائیمە هەوڵی ئەدا کە زیاتر فەزی خەڵکی تردا بەسەر خزمەکانی خۆیان نەک فەزی خزمەکانی وەکو کۆمەڵە خەڵکانێک فەزی خزمەکانی با بەسەر خەڵکی ترا قەت شتیوامە لێ نەبینەوە لە داستانەکان لە زۆربەی شوێنەکانە دیارە لە مەقەڕەکانە دیارە هەر بۆ نمونەکە جارێک هەبوو کە لەسەر مەسائلێک دروست بوو منی لەسەر پێشمەگەیەک سجن کرد ئەلبەتە هۆکارەکەیشی زیاتر میش تامەبار نەبوو بەڵام لەبەر ئەوە کەوان ئەوە دروست نەبێت داخڵ بڵێن وڵا مامۆستا فەزی براکەی ئەدا بەسەر کەسی ترا بەڵکو بە عکسەوە بۆ فەزی ئەوی ئەدا بەسەر براکەی خۆیان بەسەر کەسەکانی خۆیان بەسەر ئامۆزا و خزمەکانی خۆیان. مامۆستا محەممەد ئەوەنە کەسێکی جوان و خۆشەویست بوو لە ناو ئێمە کۆمەڵگەی ریسپی ئاوایەکەمان لەگەڵی تێکەریان هەبوو بۆ نمونە گەر شتێکی زۆر بەسیتیش ڕووی بدای لە ئاوایەکەمانە دوو کوڕی گەنج یا دوو خزم یا دۆسایان دۆسایەتیان تێک بچووە یاخود مەسەڵەن عاجزی و ناڕەحەتێک بفێنە مامۆستا محەممەد رازی ئەوەنە بە ئەمین و حەکیمانە ئەچوو بەدەم ئیشەکەەوە ئەوەنە بە ئەمین و بە حەکیمانە ئەچوو بەدەم ئیشەکە ئیشەکەی سەهلە کرد و ئیشەکەی چاکە کرد ئەو خەڵکی لە دەوری خۆی کۆ کردەوە یعنی کارێکی کردبوو ئەو دەمە من ئێستا ڕیشم سپی بۆ سمێڵم سپی بۆ سەرم پێ و کاتە بەحاڵ سمێڵم هەبوو ئەوەنە کارێکی کردو لە کۆمەڵگەی گەنجی وەکو من و لە من مناڵتر و لە سێنەی منە کۆمەڵی گەنجی لە خۆی خڕکرد و کۆمەڵە شورایەکی دروست کرد و بەناوی شورای مزگەوتەوە کۆمەڵی ریسپی حاجی لە چواردۆری خۆی کۆ کردەوە هەموو دوای جمعەیەک نییە زیاد لە سەعاتێک وەکو معجزە ئەکرد بۆ ئەو خەڵکە قسەی خۆشی بۆ کردین ئەوەنە کەسێکی نەبوو.